ڕۆژان ماشەڵڵا چیرۆکی سەرکەوتنمان زۆرە ئەوجی خۆشحاڵیە بەڕاستی بە خوێندکار و بە مامۆستای زانکۆ و بە زانکۆ و بە خواندنێ ئەمانە زۆر گرنگن کە ئاوا لە هەموو چین و توێژەکان کەسی سەرکەوتوو هەبێت. ئەم جارە خاتوونێکی زۆر جوان و گەنج میوانمانە، خاتوو ڕانیە ئەدیب، کچێکی تەمەن 16 ساڵە، قوتابیە لە قوتابخانەی شوەیفات. ئەو لە 13 ساڵیەوە دەست دەکات بە نووسینی کتێبێک لەسەر ژینگە بە زمانی ئینگلیزی، لە ماوەی 2 ساڵدا تەواوی دەکات. ئەو ئێستا خەریکی نووسینی کتێبی دووەمێتی هەر لەسەر ژینگە لە ستودیۆش میوانمانە. زۆر بەخێربێ. زۆر سپاس، بەیانیتان باش. بەیانی باش، بەخێربێ. زۆر زۆر سپاس. چۆن ئاوا بیرت کردەوە لەسەر ژینگە بنووسی؟ خۆی یەکەم جار ئاهەنگێکی ئۆسکار هەبوو کە لیۆناردۆ دیکاپریۆ تێدا بەشدار ببوو وە خەڵاتێکی وەرگرت. لە قسەکانیدا باسی لەسەر ژینگە کرد و هەر لەو کاتەوە بیرم کردەوە، ینی سەرنجی ڕاکێشام. ویستم زیاتر لەو بچم لەسەر سەرچاوی دیکە بگەڕێم و بزانم ئەو بابەتە لەسەر چی بوو. هەر لەم کاتەوە زۆر زۆر پرسیارم هەبوو چونکە مناڵیش بوو. چوم زۆر زۆر لە دوی سەرچاو ئەو شتانە گەڕام، بەڵام کاتێکی زۆری ویست هەتا پرسیارەکانم هەمووی تەواوی وەڵام بدرێنەوە. دوای فکرم کردەوە کە ینی چۆن دەبێت ئەوها زۆر زۆر خەڵک هەیە کە نەتوانن بە ینی یەک شێوەی وەکو من بچن لە دوی ئەو سەرچاوانە بگەڕن. بۆیە من ویستم بیکەمە ناو کتێبێکەوە و ئەو کتێبە هاتە دەرەوە. ڕانیە خانم تا شما بە ئینگلیزی نویسی کتێبە خۆ؟ ئەس تەڵەبە شوفۆتێمە ئەس یانیش بچیکۆتێڤە ئەز هەرە ئینگلیزی دخینم. وێجا من حەس نووسینێکی گیری ئەمە ئەمریکا بچیکە لەوە باشە مەبەستە تەکۆ نوویسینە بە ئینگلیزی تا کتێبە خۆ بەڵاتریە ئەو بکۆ تا ئینگلیزی خواندیە بەلکی کوردیەتە باش نەبیت یانجی مەبەستە ئەوە بکۆ وەکو بژن مەخاتبێتە بەردەنگێتە کێنە ینی مدڤۆ نەبەس کورد ویچتی بزۆن مدڤۆ ینی ئەوەکە گلۆبڵ ینی چینکە ئەف بابەتە نەبەس بابەتەکە بچیکە ینی بابەتە بەڵێ کە دەبێ هەموو جیهان بەو بابەتە بزانێ. باشە گرێتا چۆنبەری کوردەبی؟ بەڵێ گرێتا چۆنبەرە ناسی خاتوونە ژینگە پارێزە سوێدیەکە بەڵێ ئەدەتوانی بڵین کە ڕانیەی کوردیش؟ ئەگەر کتێبەکە بخوێنەوە نەکو ئەو قسانە نەکەن، بەڵام it's open to interpretation وەکو دەڵێن. چونکە بۆ نمونە ئەویش خاتوونێکی وەک تۆ ئاسایی هەر لە مناڵیەوە دەستی کردو بە کارکردن لەسەر ژینگە و کاریگەریشی هەبووە. واتە بۆ نمونە تۆ چۆن دەتوانیت لە ڕێی ئەو کتێبەوە لە ڕێی هەوڵەکانی خۆتەوە کاریگەری دروست بکەیت بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستانیش کاری زۆر زیاتر بۆ ژینگە بکرێت؟ من باوەڕم بەوە هەیە ینی چەند زیاتر تۆ بزانی هەرەوەندەکەمە. ینی یەکەمین چۆن بڵێ ئەو گۆڵەی کە هەمە من دەمەوێت یەکەم جار خەڵکەکە بزانن کە ژینگەمان لە مەترسیدا و دواتر بچم زیاتر باشە شۆپاندنە تا بۆ سەرچاوایە کۆتە دوو چووی کۆتە بینە ناو کتێبێکێدا کۆم بکەیەوە تشتێک و بتە گەلک باڵکێش بوو گەلک سەرنج ڕاکێش بوو چ بوو کۆتە نەتزانی؟ من ئەو نەتزانی و ئێکشوە مەترسی سەرژینگە هەیە ئەو بوو کو نوکە باڵندەیت هێنە کوشتن چاوە چەند مادەت پلاستیکی تخۆن. ئەنی نیک من شتێکەس گەلێک سەرنجڕاکێش بوو و مدیتی قوتیکت پپسی جسمت باڵندەی هاتبوونە گرێدان ینی نیکوا ئەوە خارم بوو بجا ئەو چێکی ینی گەلێک سەرنجڕاکێش بوونیکە لە کتێبەکەدا بەڵێ ئەنی ئەوەی کە باست کرد ئەمە سەرنجڕاکێش بوو، بەڵام ئەوەی کە لە کتێبەکەدا باسی دەکەیت زیاتر باسی چی دەکەیت؟ من لە سەرەتاوە کە زیادبوونی مرۆڤە لەسەر زەوی هەتاکو ینی چۆن بڵێ سەرچاوەکانم خڕ کردوتەوە کە باس لە سۆلیوشنەکانی دەکا ینی لێ کەم کێشەوە تاکو ئاخیری هەموم باس کردووە بەڵام بە شێوەیەکی چۆن بڵێ
بە شێوەیەکی کورد تا خەڵکەکەش تێبگە. یعنی هەژمارە مرۆڤان لەسەر ئەردێڤەتە دەست پێ کردە. بەڵێ. دیگەهشتە بێ ئەنجامێک و مەترسیە یان دنیا تێرا هەندە دی مرۆڤانژی دەکات. بەڵێ. gelek çavbijin elûma awe gotiye ku çend zêdetir mirov ser vê dunyayê bîtin yanî gelek metirsî zêdetir e. Karî te bê ziyatir bikirê. Ew ki êsta li cîhana kirêt konferansî taybet دەکرێت بۆ ئەو گۆڕانکاریانەی لەسەر کەش و هەوا بە تایبەتی ئەو بەرنامەی کە دانراوە تاوەکو ساڵی 2050 لەسەرەوە پرسە ینی دەچیت بە دوای ئەوانەدا بزانی چی ڕوودەدات ئەم کۆنفرانسانە دەگەنە چی لێ رازیت وەکۆی کە ئێستا خۆت کاری لەسەرەکەی ینی زۆر زۆر بە دوای ئەو پرۆگرامانەدا چوومە و تەمشام کردینەوە و زۆر شتیا هاش بەڵام پێم وایە کە هێشتا ینی زعیفن لاوازن زۆر زۆر زعیفن لەو شتانە ینی خەڵکەکە ینی ئەوڕۆیە تا ئەسبینی لەبیر دەکەن بەڵێ ینی کاغەزت شتێکی نویسن و خلاص بەڵێ تۆ کارت هەیە یاخود پلانت هەیە کە ئەو مەترسیانەی لەسەر ژینگە بۆ نمونەت لە لای تۆ هەیە مادام تۆ گەنجێکیت ئاوا کتێبت بۆ نووسیوە و ڕسێکی زۆرت کردووە بیکەی بە پرۆژەیەک بیدەی بە حکوومەت بیدەی بەلایانی پەیوەندیدار من پرۆژەی زۆری وام هەیە بەڵام کاتی پێویستە و تێگەیشتنی پێویستە زۆر خەڵکێ ئێستا نایەوێ ئەو شتانە بکاتن ینی حەزەکانی خۆیان لە بەرامبەر شتی دیکە ینی بەکاردێنن ینی ئێستا وای لێ هاتووە کە پارە بووە گرنگترین شت لە ناو ژیانماندا و بتوانی کە ئەو خەڵکە تێبگەێنی زەحمەتە باش بەبوورە ڕۆژە بەڵاس خۆزم شتێکی بپرسیم تو دەرەوەی وێک پرتوکی و دەرەوەی خواندنە خۆ تو چالاکوانیە ژینگە هیچ تکای مەیدانی بوو نمونە تو چیە سەیرانە تو دبینی کە سەیرەنگەین کوردستانی چەوانن داربڕینە لە کوردستانی دارشەوتان بە کوژن ئازاردانە ئاژەڵان وقتی بوو نمونە سەیرانێکە نەوروزی تو چی تو جداهیە خۆ دیگەل هەفتەمانێکی خۆی ئاسایی دەبینی بەڵێ ینی من گەلێک جۆرە ئەزی چوویم منی دیتی ینی شتا تاویژ نەعردی و ئەس چم ینی ئەس ڕاتکەم ینی بۆ مشێکە گەلێک ناخۆشە خەڵک ژینگە هەیە شتێکی ینی هەند گرنگ نابێن بەڵێ ئەمڕۆ کتێبەکەت بڵاو دەبێتەوە بەڵێ لە زانکۆی کوردستان بەڵێ لە ڕسمی تایبەتی بۆ ئۆکەی بەڵێ چەند لاپەڕەیە دەتوانیت هەشتا لاپەڕە زیات کێ هاوکارت بوو بێگومان دایک و باوکم و دەستگای ڕوانگەش یارمەتیەکی زۆریاندام بە تایبەتی وەکو گەنجێکی وەکو من بێگومانێ جعفەر ئەوەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشاوتی لە مناڵیۆ من بە ئینگلیزیە خوێنم بەڵام ماشەڵڵا هەم سۆرانی هەم کورمانجی زۆر باشە ئەوە تەنیا کوردیکی زۆر پارا و باشیشە ئەوە تەنیا بە قسەکردن یان بەنووسی نەتوانی وڵا بە هەردووکیان دەتوانم کەواتە دەتوانی کتێبەکەشت وەربگەڕیتە بەڵێ من دوێەوە بکەم ڕاستی خودێ نوکە ئەس گەلێک گەل مەکتەبێ مەشغوڵم چونکی پۆلی دەما دەتخوازم بخۆ بکە یان بدەی کەسێک دن تەرجمە بکە مدوێت بخۆ بکەم بەڵێ ئێمە زۆر خۆشحاڵ بووین بەڵام پێشەوەی کە بڕۆیت حەزەکەم پەیامێک بنێریت بۆ ئەو خوێندکارانەی کە ڕەنگە کەم بن ئاوا وەکو تۆ بیر لەوە بکەنەوە کتێب بنووسن ئیدی لە هەج بوارێکا بێ واتە تەنیا لەسەر ژینگە نەبێ ینی تۆ لە پاڵ خوێندنەکەت گرنگی بە خوێندنەوە نووسینیش بدەیت من پێم وایە کە ینی پێویست ناکات تۆ ئێستا ئەمنت دیت ینی بڕۆی وەکو من کتێبێک بنووسی هەرچی حەزێکت هەبوو من دەمەوێت بەو ینی پەیامێک بەو گەنجانە بنێرم کە هەرچ حەزێکت هەبوو بە دواییدا ینی بڕۆ پێویست ناکات ینی خوێندنەکەشت ئێحمال بکەیت بەڵام حەزەکانیشت ئێحمال مەکە لە هەمان کاتدا وەیە زەحمەت دەبێتن بەڵام لە ئاخیری شتێکی جوان دەردەچێت بێ لە کارکردن لەسەر ژینگە زیاتر بە چی دیکەوە سەرقاڵی حەز و خولیای تۆ چی دیکەیە
زیاتر زۆر حەزیشم لە نووسینە ینی کتێبێکم نووسیوە لە منداڵیەوە دەستم بە شت نووسین کردو و ینی زۆر دەستت پێ کرد کەی بووی ینی بۆ یەکەم جار ئەوە حەزت کرد بڵێ ئابا من دەست بکەم بە نووسین لە چیت نووسی؟ زانم 10 ساڵ بووم چونکە لە منداڵیەوە ینی دایک و باوکم و خاڵم ینی زۆر کتێبیان خوێندۆتەوە هەموو جارێ دەهاتن دەیاندامێ و ینی بۆم شتێکی زۆر خۆش بوو کە کتێبم دەخوێندەوە حەزم چۆن نووسی دەتخوازە نویسی ناخۆ هەردوو چوارچێوەیە ژینگە هێدا بەردەوام بکەی یعنی دەتخوازێتنی چاڵێکوانێکە ژینگە هێبی یان هەردوو لایەنەدا مدوێت ئەس بەردەوام بم ینی مدوێت چوێت ئەوەی ژینگەدا مدوێت ینی چاوت بێژن جۆرە دیژیت کتێبە ئەس بەرهەم بینم باشە تو ژینگە کوردستانی ڕازی نەگەلک نەگەلک گەلە چییە دەربەتە گەلە دبینی ئابە ئەس ینی چویمە چەوە ینی کوردستانەدا نه هەل کوردستاندا تنێ ماڵێ بوو قوتابخانە بوو ماڵ سەیرانە و چتە تۆسا ینی من گەلێکی دیدی ژینگە کوردستانە ینی ئەکید چه عردێکی پاڵکۆخۆنی ینی نایەت ئاواگرتن بەس ینی چیایەتمە و ئاوێتمە ینی گەلێک جانن سروشت بەڵێ ینی دەبێت ئێمە زۆر ینی چۆن بڵێ احترامی ئەو ژینگە بگرین بەڵێەوە بیپارێزین کتێبا خۆدا ئاماژەیەک بە هەندێکگیریە کۆچەوە ژینگە بێتە پاراستن بەڵێ ناو باژارە مە پاقش نینە نزانی بەڵێ ئەکید من ئاماژە ڤۆچتاگیریە و من گەلێک ینی چاوت بێژن وەکی علامەتێکی ئستیفهامی دانایە سەرکو ینی هەڵن دیڤێ بابێتی بچن ینی نەبەس ئەف کتێبەتە خواند خلاص هەڕن دیڤابێتی بچن ساکەنێ چن هەڕن دارێکی بچینن ینی گەلێک ئاماژە ڤۆچتاگیریە باشە لە نێو خوێندنگە لە نێو زانکۆکان بێگومان تۆ سێرچیوانەشت کردو تاوەکو چەند کار لەسەر ئەماکرێ بۆ نمونە تۆ لە خوێندنگەکەی خۆتەوە دەست پێ بکەیت تاوەکو چەند کار لەسەر هۆشیارکردنەوەی خوێندکارانەکرێ بۆ پاراستنی ژینگە ئێستا ینی چۆن بڵێ جیلی ئێمە زیاتر گرنگی بەو شتانە دەدرێتن وەک گەنجەکانی ئێمە ینی زیاتر دەتوانن ئەوەکانی خۆیان دەڕببڕن هەستەکانی خۆیان دەڕببڕن بەرامبەر ینی ناحەقیەکانی بەرامبەر ژینگە و پرۆژەی زیاتر دەکرێتن بەڵام هێشتا هەرکەمە بەڵێ زۆر سپاس دەکەین زۆر سپاس کە ئەو هەلەتان بە مندا کە بێم لێرە حازر بووم قسەتان لەگەڵ ئەوجی خۆشحاڵیە کە خەڵک گەنجی وەک تۆ بناسن کە لێ ساوە کار لەسەر ژینگە و پاراستنی بکەن سپاس دەکەین سەرکەوتوو بیت هەم لە نووسین هەم لە خوێندنەکەشت زۆر سپاس بەخێر بێ ڕەنیا دیب گەلێک سپاس بووتە قوتابیان سپاس